صبيحة خان فرمو. الو مامۆستا گیان سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم سەبیحە خان لە شاری سلێمانی ئەم خۆشەویستەوە کاتە و فەرموو. باش مامۆستا گیان سڵاوی خۆت لێبێ مامۆستای بەڕێز. زۆر بەڕێزی دادەگیان سڵاوی خوا لە بەڕێستان هەموو کاتێکتان بەختەوری و شادی بێ ئینشاءڵڵا. مامۆستا گیان دوو پرسیارم هەیە. پرسیار یەکەمە دادەگیان فەرموو. مامۆستا گیان من ئافرەتێکی دیندارم، موسڵمانم، نوێژکەرم، ڕۆژوگرم، لە 7 ساڵێ نوێژ و ڕۆژم نەچووە. بەڵێ الحەمدولیلا. بەڵێ مامۆستا گیان بەڵێ گوێبیستم فەرموو. گوێ لێمە بەڵێ فەرموو قسەکان بکە. ئیدا مامۆستا گیان من کاتی خۆی جەماعەتێ برامە بۆ زۆر غەبران لێ کردوم. بەڵێ بە ڕۆژانەی خۆم زۆرم پارە کۆ کردۆتەوە یامە بە ئاڵتوندیان سەنم ئێستا براکانەڵە گردنم ئازاکە گردیان ئازاکەم. لە ڕۆژانەی خۆت پارەت کۆ کردوێتەوە ئاڵتونت پێکڕیوە؟ ئاڵتونم پێکڕیوە هەمویان کە هاوسەرگیریم کردیان سنمەوە هەمویان لێ سنمەوە. براکان لێیان سەندی؟ لیان سنبەوە هەمووی. ئەخ بۆ لێیان سەندی سەبیحە خان؟ ئێستا هەتا مرم لەبیرم ناچێتەوە مامۆستا گیان هەر داخە لە دڵم. ئەخ بۆ لێیان سەندی بە چ ناوێکەوە لێیان سەندی بەس لیان بۆچی؟ سنمتی ناین بەزاوە. خدەی ماڵی خۆت نەبووە هی خۆت نەبووە؟ ماڵی خۆمە خۆم کۆم کردوتەوە بە ڕۆژانەی خۆم بە هەستێدە کۆم کردوتەوە یامە بە ئاڵتون. ئێستا هەمیان لێسن بەس من هەر لە دڵم دەرناسێ بەڵام ئێستایانە بە ئاڵتون بۆ برایە ژنی پێ ناوە ئێستا برایە گردنم ئازاکە گردنی ئازاکەم. ئیشەڵا قسەت بۆ دەکەم تۆ هەر دڵت گەورە بێت تۆ غەدرت لێکراوە بەڵام ئیشەڵا ئێمە دەبێت هەر قسەی خێر و ئاشتی بکەین لەسەر چاو سەبیحە خان. سوپاس بۆ پەیوەندیەکەت. مامۆستا گیان زۆر زۆر سپاس دەکەم جوابم بەرەوە مامۆستا بەس گیان. چاوان ئیشەڵا گوێبیست دەبی بە ئیزنی خۆی زۆر گەورە. زۆر سپاس دەکەم مامۆستا گیان. خوا لە ڕازی بێ دادەگیان خۆی گەورە ئاگای لێت بێت. مامۆستا گیان سپاس دەکەم خوشکە باشەکەم. سەبیحە خان فەرمووی مسلمانم الحەمدوللا زۆر ڕوو لە خوام سپاس بۆ خۆی گەورە کە لە 7 ساڵیەوە نوێژ و تاعەت و عیبادەت دەکەی خۆی گەورە دامەزراوترمان کە و ئیشەڵا تۆش دامەزراوتر بە لەسەر خوا ناسی براکان غەدریان لێ کردووی زیێڕەکان کە بەداخەوە بە پارەی خۆت بە ڕۆژانەی خۆت کۆ کردوونەوە لیان ساندووی بۆ زاوای نانێرین بەڕاستی شتێکی ناشیرینە. بەڕاستی نازان میلەتی ئێمە کەی ئەم دەبێ ئەم دەستورانە تەرکە با بە زاوا کوڕی ماڵە ئینسان کە کچیدا بە کەسێک وەڵڵاهی گوناهە تێنەگەیشتنان لە دین و ژین ئەگەر زاوا بە کوڕی ماڵی خۆن نەزانی. ئەوە ئێستا کۆمەڵە برایە کە خوشکێکیان دەدەن بە کەسێک ئەمە برایەکیان بۆ زیاد بووە چونکە چۆن ئەوان دەستنوێژیان لە دایکیان ناشتێ ئەم کاکەی زاواشیان کە هاوسەری خوشکەکەیانە ئاوا دەستنوێژیان لە دایکی ئەم کاکانە ناشکێ کەواتە براتانە جەتخوا ماڵێک بۆ وەزاوایە ئەی خوشکەکەی خۆت ئەی خوشکە زاکانی خۆت لە دوا ڕۆژە ئەی ئەو ماڵە خوشکەکەت تیان ناژی ئەی ئەو خوشکە دڵخۆش نەدەبوو کە زێڕەکانی پێوە بێ بۆش نەکەی تۆ دڵخۆش بێ بە زێڕ و ئاڵتون کە پێوەی بێ ئەی بۆ خوشکەکەت بۆ خۆیەتی نەک بۆ براکە نەک بۆ زاواکەی تەنانەکە بۆ زاواکەشی سەرفکە خۆ بە بێگانی سەرف نەکردووە ئەو بۆ تە ئەندامێکی ئەو خێزانە. بەڵام ئێمە هەر ڕێنماییمان هەیە ڕێنمایی خێرمان هەیە بۆ مسلمانان سەبیحە خان ئینشاءڵڵا تۆ براکانت بە ماڵی دنیا مەگۆڕەوە کە تەنگانە هات برا هەر بۆ خوشکی دێشێ و لە هەموو کەس لێن نزیکترە باسەرۆت و سامانی دنیا خوشک و برایەتیتان تێک نەدا ئەرە وەڵڵی تۆ لە ڕاهی خوا ڕاگەردنیان نازداکە تازە ئاڵتوونەکان ڕۆیشتووە و تەمەنیش زۆری لێ ڕۆیشتووە خوش دەزانێت چەندمان ماوە ئینشاءڵڵا بەدڵ گردنیان ئازاکە بڵێ خوای پەروەردگار من لەبەر خاتری تۆ باسیلی ڕەحمی خوشک و برایەتی نەبچڕێ خوای گردنیان ئازابێ بەڵام خوای قەرەبووی ئەمەم دەوێت لە بەهەشتا دەی تۆ لە زێڕ و گەو هەرەکانی بەهەش ئینشاءڵڵا خوای گەورە ئەی کاتە دەست و باسکتەوە لە قیامەتە جا زێڕی بەهەشت لەگەڵ ئەم زێڕەتەنەکەی دنیادا هەر بەراورد ناکرێ ئەوە تەنها ناوەکەیان یەکە ئەینا قل لە معدە ناوەکو یەک نین ئینشاءڵڵا خوا لە قیامەتە لە جیاتی ئەو گردن ئازایە و هێشتنەوەی سیلەی ڕەحمە دڵنیا بە سەبیحە خان خوای گەورە لە بەهەشتا قەرەبووت بۆ دەکاتەوە ئینشاءڵڵا دایمە دڵت فراوان بێ.